یەکێکی تر لەو لایەنە گرنگانی کە هەمیشە هەواڵی بەڕێز مام جەلال پشتگیری کردووە و نووسین و ئازادی ڕادەربڕین بووە و هەمیشە پشتگیرێکی تەواوی نووسەران بووە لە هەر شوێنێک بۆ بێتن و هەمیشە ئاماژێ بۆ کردووە کە ئازاد بن لە نووسینەکان و هەمیشە بتوانرێت بە نووسین وەڵامی هەر ڕەخنەیەک و هەر بابەتێکی تر بدرێتەوە. بۆ ئەم بابەتەوە بۆ ئەم تەوەرە گفتوگۆکەم لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا مومتاز حەیدەری کە بەڕێزیان نووسەر و ڕۆژنامەنووسن ئێستا ڕاستەوخۆ لە شاری هەولێر لە ماڵی خۆیەوە لەگەڵمانە. مامۆستاگیان سڵاوت لێ بێوم، کاتت باش بێ. سڵاوی خۆتان لەبێم، کاتە باشتر. زۆر سوپاس بۆ تۆ مامۆستاگیان. چیت هەیە بۆ حوتەمین ساڵیادی کۆچی دوایی مام؟ بەر لە هەموو شتێ بەداخ و پەژارەی هەرە زۆرەوە بۆ کۆچی دوایی گەورە مرۆڤێک، گەورە نیشتمان پەروەرێک، گەورە شۆڕژێرێک، گەورە تێکۆشەرێک، گەورە نووسەرێک، گەورە سیاسەتمەدارێک کە پێی دەگوترێ مام جەلال. کە دەگوترێ مام جەلال لووتکەی گەورەیی. ئەو لووتکە گەورەیەش لە چەندەم سەرێکەوە دروست بووە لە هەرکەتە لەبەر ڕۆشنایی زانستی مێژوودا. ئەگەر دەوری و ڕۆلی کەسایەتەی شی بکەینەوە دەوێت بگەڕێنەوە بۆ پاشخانەکەی بانگڕاوردەکەی مادەکەی. مام جەلال لە دایک بووی نادەکەی ناوچەیەکی تایبەت مادەکەی تایبەتی کۆمەڵاتی کراوە ناوچەی کۆیە مادەکەی وڵاتی کۆیە مادەکەی لە بنەماڵەیەکی نیشتمان پەروەری چاوکراوەی کۆمەڵایەتی هەمان کاتدا چاوکراوەی شارێک و ژینگەیەکی کولتوری زێدە تایبەت پێ دەگوترێ کۆیە وڵاتی شاعران لە قوتابخانەی حاجی قادری کۆیی قوتابخانەی مەلای گەورە چاوی کردوتەوە. مام جەلال هەر لە مێرد منداڵیەوە هەستێکی تایبەت بارەکی تایبەتی هەبووە. هەلا لە قۆناغی کۆتایی سەرەتایی بووە لەگەڵ کتێب ئاشنایەتی بووە، دۆستایەتی هەبووە. هەمووشەی کتێبخانەی کردووە بۆ ئەوەی بخوێنتەوە لە دەرەوەی پرۆگرامی مەکتەبەکەیدا. جا کاتی خۆی لە کۆیە دوو کتێبخانە هەبووە. جوولانەوەی نیشتمانی ئەو سەردەما حیزبەکان لە ڕێگای کتێبخانەیان دەکردەوە ئامرازێک لە بین خۆیان و دەبین کۆمەڵانی خەڵک. هەمان کاتە لە ڕێگای ئەو کتێبخانەیە خەڵکی هوشار دەکرێت. لە سەرەتاوە مام جەلال ڕوو لە کتێبخانەی کۆی دەکا کە خاوەنەکەی کۆچ کردووی نەمەر دڵزاری شاعر بووە. دوای پاشماوەیەک کۆچ کردووی نەمەر ئەمەر دە بابە دەیبینی دەرە بابە وەرە کتێبخانەی حاجی قادری کە ئەویش ئیسەر بە پارتی دیموکرات کوشان چونکەوانە برادرانی شوویەکان دان بنەتەوەی کوردانێن. ئیتر هەمووشۆی هەردوو کتێبخانە دەکا لەو ژینگەیەدا تا دەگاتە ناوەند مام جەلال یان وردە خۆی پەرادەگەنی وردە زیاتر ئاشنایەت و نێزیک دەبتەوە لە جوولانەوەشان ڕوحەچی کورتپەروەری هەبووە، ڕوحەچی با بڵێن یعنی کرانەوەی ژیان هەبووە کە زوو هەڵدەکەوێت. مامۆستا مومتاز لەم دەرفەتە تەسکەدا من بەڵێ بەڵێ ئەمێ پرسیاری ئەوە بکەم ئێوە وەکو بنەماڵەی حەیدەری بیرروفکردان لەگەڵ بیرروفکردنی مام جەلال کەمێک جیاواز بووە بە تایبەت لە بیرڕای سیاسیە. چۆن مام جەلال یارمەتی دەری ئێوە بۆ وەکو بنەماڵەی حەیدەری و چۆن بیرروڕاتان بە تایبەتیش لە نووسینە؟ بەر لە هەشتێ بناماڵە حەیدەری لە شاری هەولێر بڵێن کوڕەکانی حەیدەرفەندی حەیدەری دەکەی عاسم حەیدەری ساڵح حەیدەری جەماڵ حەیدەری بەهم دەکەی بەشێکی زیندوی جوولانەوەی نیشتمانی بووە. لە ڕێگای ئەو جوولانەوەی نیشتمانیدا دەکە کە پارتی دیموکراتی کوردستان دادەمەزرێتەن یعنی مام جەلال ئاشنایەتەکی لەگەڵ برایەکانم پەیدا دەکاتن. لە ڕێگەل دەکەی هەموو دەمێ وەکو دەڵێ ڕێز لێنانە
زمانێکی تایبەت بە چاوێکی تایبەت هەردوو لا تەماشای یەکتر دەکەن وا من بەش بە حاڵ خۆم ئەوەی بەبیرم دێ ساڵی 1957 پاشی مێرەجانی مۆسکۆ ئیلاوان عالەمی جیهانی مامجلەکە جیاو بەردەبی سەردانی هەولێرەکە ئەو کاتەی شەریکەی فۆرتە بوو کاک محسین زەی خاوەنی بوو کاک ساڵح و کاکمی بلوێ کاریان دەکرد ئێمەش ئێوارە دەچون دیتمان گەنجە شوی شۆخ و شەنگ دەکرد دەم بە پێکردنەوە گوتنەوە مامجەلالە جا من بەش بە حاڵ و خۆم کە مێرد منداڵێک بووم لەو ساوە یان لە بە خزمەت مامجەلالی گەیشتم بەڵام ڕۆژگار هاتوو ڕۆژگار ڕۆیشت و لە ڕێگای پارتی و لەگەڕ حەزب شوعی زیاتر پەیوەندیمان تونند و تۆڵتر بوتم ئەو سەردەما بەڵێ بێگومان ئێوە وەکو بنەماڵی حەیدەری بڵاوکراوەیەکیشتان پرسیارەکەم تاوا نەکردبوو پرسیارەکەم تاوا نەکردبوو فەرموو وەڵامی پرسیارەکەم تاوا نەکردبوو فەرموو مامۆستاگیان بەڵێ جا مەسا هەر جار مامجەلال کە من لە دیدارەکاندا لاوتۆکەوتەدا زۆر ڕێزەوە زۆر باسی مناوەڵای حەیدەریان دەکرد و داوای دەکرد هەمیشە کوردایەتی بازی یان ئەو جۆرە مرۆڤە گەورانە لەبیر نەکەن و سەبارەت بە خۆشمەوە مامجەلال ڕێزێکی تایبەتی لە من گرتبوو منی زۆر خۆش دەوێت خۆی بە من دەگوت تۆ لە ئالی حەیدەری ڕۆژنامەچێکی چارەک و بوێریم و من بەش بە حال و خۆم وەچ گۆبارێکی بیستویەکەم دەرکرد بانگەوازیەکەم بڵاو کردەوە بۆ سەرکردایەتی سیاسی کورد بەڵام تەنها و تەنها مامجەڵا وەڵامی دامەوە گوتی فەرمو وەرە بزانم چت دەوێت ئەو بۆ پرۆژەکەی خۆم پێشکەش کرد ئەویش حاتەمانە یعنی یارمەتی دەرچوونی ئەو گۆڤارەی بەردەوام بوو مامجەلال تاکە سەرکردەیەکی دەگمەنە لەگەر یانی با بڵێن کتێب پەروەەر بووە قەڵەم پەروەەر بووە نووسەرێکی گەورە بووە نووسەرێکی گەورە بە زمانی کوردی و عەرەبی بووە مامجەلال کە تەماشای خەرمانە و ڕەوسەی بەرهەمەکانی بکەین دەبی بەیان دکتۆرا لەسەر وەربگیرێتن جا بۆیە کە من بەش بە حال و خۆم وەکو خوێندەوارە چکۆت ڕۆژنامەی کوسەر بەخۆ مامجەلال لە خانەی مرۆڤە گەورەکانی کورد و کوردستان دەزانم بۆیە کۆچەکەی دوایێ بە کۆستێکی نەتەوەیی نیشتمانی دەژمێڕێ بەداخۆ پەژارێکی زۆرەوە بەڕ 7 ساڵ کۆچی دوایە کرد عێراق لە وەزعێکی زۆر ئاڵۆز و کوسا ئاڵۆز دەژا بەجێ هێشتین ڕاستە مامۆستاگیان ویستم پرسیاری ئەوە بکەم ئێوە وەکو بنەماڵی حەیدەری بڵاوکرا و بە بڵین گۆڤارتان هەبووە سەرۆک مامجەلال چۆن پاڵپشتی نووسینەکانی ئێوە بڵاوکراوە گۆڤارەکەی ئێوەی کردووە تازە ئاماژەم بەوەیە کە گوتم کە کات خۆی پرۆژەکەی بیسوە کاتە پێشەوە داوای لەکردم سەردان کرد دەباشان دەکەی ڕۆژی دەی سێ 2010 دەکەی ساعت 12 نانەکەشمان پێکەوە خوارد 2 ساعتی خەش پێکەوە دانیشتین و دەرگەی یارمەتەکەی بۆ کردمەوە حاتەمانە یارمەتیدام بەڵام بەداخۆکی نەخۆش کەوت سکرتاریەتی مامجەلال یارمەتیەکان بڕێ عادەتەنها 21 ژمارەم دەکرد ئەو 21 ژمارەش زۆر زار باسی مامجەلال کراوە نەکەوە بەشێکی زندوی مێژوو ڕۆژنامەنووسی کوردی دروست کردووە جگەلەوەی ئەمر پاشی کۆچی دوایی بە بۆنەی چلی مامجەلالە کتێبەکی تایبەتیم دەرکرد کە 1000 دانەبوو یەک وفایەک وفا وەکو دیارێکی بنەماڵی حەیدەریان بۆ کۆچی دوایی ئەو گەورە مرۆڤەم بەهەرحاڵ ئەمە با بڵێن مامجەلال گەورە مرۆڤژێ سەرتاسەری کوردستانیا مامجەلال کەساتەکی گەورەی نەک ئاستی یەک کوردستان و عێراق و ڕۆژهەڵات ناوچە گەیشتە نیویۆرک گەیشتە پایتەختی وڵاتانی دنیاە ئەوە مای شانازیە بەڵام زۆر بەناوەخت کۆچی دوایە کە تووشەوە نەخۆشە هات بەهەرحاڵ لە کاتێکە مامجەلال کۆچی دواکات لە عێراق و کوردستان لە تەنگەجێکی سیاسی و ئابووری دیپلۆماسی دابن مامجەلال چارەسەری دەکات بەڵام پاشوێ زیادە بەرەو قەیران و خراپی ڕۆیشت. بەڵێ بێگومان وەکو بەرەش ئاماژت فێکر مامۆستا ممتاز مامجەلال یەکێک لەو کەسایەتیانی کە هەمیشە پشتگیری نووسەران و ئەدیبان و شاعیرانی کردووە ژاوکارانم ڤیدیۆکیان ئامادە کردووە کە هەواڵی بەڕێز مامجەلال لەگەڵ یەکێک لە شاعیرە گەورەکانی کورد ئەوی شێرکۆ بێکەسە گفتوگۆ کات بەشێک لەو ڤیدیۆیە بینین و گەڕێمەوە لای بەڕێز.
خوشک برانی خۆشەویست دەمێک کە دەمەوێت لە بۆنەیەکی وادا هەندێکش لە دڵمدا کۆبۆتەوە بۆتان هەڵڕێژم. لە پێشەوە دەڵێم کە ڕووناک بیران لە گەلانی وەکو ئێمەدا دەوری پێشڕەوی و سەرەکیان هەیە. ئێمە بیر و باوەڕی پێشکەوتنخواز و سۆشیالیست و دیموکراتمان لە ئەوروپاوە بۆ هاتووە. ئەو سەردەمەی ئەو جۆرە بیر و باوەڕانە لەوێدا هاتوون، ئەو بیر و باوەڕانە خەون و خەیاڵ نەبوونە، بەڵکو هەڵەنجراوی واقعی ئەو سەردەمەی ئەو وڵاتانە بوونە کە ئەو واقعی ئەوان لەگەڵ هینەکەی ئێمە جیاوازە. بۆیە لێکدانەوەی ئێمەش بۆ دەوری چینەکان و گۆرانی کۆمەڵایەتی و پێشکەوتن و گەشەکردنی ژیان بێگومان خصوصیەتی تایبەتی خۆمان، مۆری تایبەتی خۆمانی پێوە دەبێت. لە وڵاتانی وەکو ئێمەدا ڕووناکبیران دەوری پێشڕەوی دەبینن، مەشخەلی ئازادی و مەشخەلی ڕزگاری بەدەست ئەوانەوە دەبێت. مامۆستا ممتاز دووبارە سڵاوت لەبێ. اینجا پێم خۆشە بزانم کە پەیامی ئێوە چییە لەم ڕۆژەیە و ئەگەر پەیامی کۆتایی خۆشتمان پێ بڵێ من سوپاس دەکەم. دەستەواژەکە ئەخیر چ بگۆت چ بوو؟ بەڵێ مامۆستاگیان ئەڵێم پەیامی تۆ چییە لەم ڕۆژەیە؟ چی ئاراستی ئەم ڕۆژاکەی دواتە لەم ڕۆژای چیمان پێڵیت؟ وڵا دیساتیان پەسان بە کورتەکە دەکرێت بە ئەمن باسیەم ئەو جەم سەرانە بکرد کە مام جەلال یانێ یەکەم سەرکردە خوێندەوارێکی گەورە بوو، یەکەم سەرکرد وڵاتەکەی لە ئاستی عێراقش ئەو کاتە سەر کۆمار بوو، دەورکی زۆر گرنگی جێرا، یعنی هەموو لایەنەکانی سیاسی لەسەر ئاستی ئەخرەوتنەوە ئاستی ڕۆژهەڵاتێش حسێبیان بۆ دەکرد و گویان لێ دەکرد. ئەوش توانایەکی ڕابەدەری هەبوو دیپلۆماسیانە ناملێنە دیپلۆماسیەکی هەردەم بە پێکەنین مام جەلال هەڵت و کەوتی دەکرد لەگە ئەو کێشانە داهاتە پێشێ. بۆیە کە کۆچی دوایەکەی کەڵێنێکی گەورەی بێجێهێش بۆ چارەسەر ئەو کێشان لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستۆتان ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سەبارەت بە ڕەوشی ڕۆشنبیری و کولتوری و نووسەرانێش مام جەلال دەتوانن بڵێن تاکە کەسە تاکە سەرکردەیە، یعنی دەرگاکەی ماڵەکەی دڵەکەی کرابەوە کە پێشوازی بکەوت یارمەتی خاوەن قەڵەمە ڕەسەنەکان بداتن. بۆیە کە جارشکە دەڵێمەوە کۆچی دوایی مام جەلال لە چارچوبێکیش دەکەی کۆستێکی نیشتیمانی نەتەوەیی کولتوری و سیاسی و کوردایەتی بوو. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ممتاز حەیدەری نووسەر و ڕۆژنامەنووس کە ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ گفتوگۆکەت و بە وتەکانت.